وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن. لە ئاینی ئیسلامدا خاوەن مەشرەببوونی جۆراوجۆر هەیە؟ لە نێوان هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەردا ئەم جیاوازیە هەبوو؟ چ فیکرێک دەکرێت ببێتە بیر و بۆچوونێکی یەکخەر بۆ جیاوازیەکان؟ وشەی مەشرەب وشەیەکی عەرەبیە و لە چاوگەی شەربەوە هاتووە کە بەواتای خواردنەوە دێت. لە نێو خەڵکی ئاساییدا وشەکە تێگەیشتنی جۆراوجۆری مرۆڤەکان دەگەیەنێت لە وردەکاری ئەو حەقیقەتانەدا کە هەمووان لەسەری کۆکن. ئەمڕۆ بەتایبەت دەتوانین بە چاوی مەشرەب تەماشای ئەو بیر و بۆچوون و ڕەوتانە بکەین کە هەموو لە بابەتی ئامانج و مەبەستی خزمەتکردنی ئیمان و قورئان و ئیسلامدا یەکن. بەڵام لە شێواز و ڕێگە و ئامرازی ئەو خزمەتەدا خاوەنی بیر و بۆچوونی جیاواز و تێبینی جیاوازن. لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای دنیادا چێ خزمەتی دین و ئیمان بکات و چێ هەوڵ و کۆششی بۆ بەرزکردنەوەی دینە بەرزەکەی ئیسلام بێت، سەر بە هەر مەشرەبێک بێت دەبێت قبول بکرێت و پیرۆزبایی لێ بکرێت و چەپڵە ڕێزان بکرێت. دەگونجێت ڕێگە و میتۆدەکان چون یەک نەبن، گرنگ یەکبوونی مەبەست و ئامانجە. جۆراوجۆری ڕێگاکان دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی جیاواز. بۆ نمونە هەروەک چۆن ئەو چواردەورەی کە مرۆڤی تێدا پەروەردە دەبێت و ئەو کلتورەی کە وەری دەگرێت کاریگەری لەسەری هەیە، بە هەمان شێوە چۆنیەتی مەسەریەتی مرۆڤ بۆ ناوە جوانەکانی خوای گەورەش کاریگەری لەسەری هەیە. بەم پێشبوونی مەشرە بە جۆراوجۆرەکان شتێکی ئاساییە و لە کۆنیشەوە ئەمە هەر هەبووە. ناگونجێت مەشرەبی حەزرەتی عەلی و مەشرەبی حەزرەتی ئەبوبەکر بە یەکتر بەراورد بکرێن. مەشرەبی فاروقی ئەعزەم حەزرەتی عومەر لەگەڵ مەشرەبی ئەبوزەردا تەواو لێک جیاوازن. ئەمە لە کاتێکدایە کە هەردووچیان لە هەمان ئاستی جوامێری و شەهامەتدان. بەڵام لە بەرامبەر ئەوەوە کە حەزرەتی عومەر زیرەکێکی دەراسای هەبووە لە بابەتی بەڕێوەبرن و دەوڵەتداریدا، حەزرەتی ئەبوزەر زیاتر مرۆڤێکی فەردی بوو. لەمەوە تێدەگەین کە لە سەردەمی پێغەمبەری ئازیزیشدا سەڵ الله عەلەیه وسلم کە یەکێتی هەموو دینەکانی دروست کرد و هەموو مەشرەبەکانی پێکەوە گونجاند و هەموو میزاج و تامە جیاوازەکانی تێپەڕاند، بە تەواوی میزاج و تامە جیاوازەکان هەڵنەگیران. لەو سەردەمەشدا نەتوانرا هەنگاو بەرەو یەکێتی مەشرەبەکان بنرێت و هەنگاو نەنرا بەو ئاراستەیەدا. خۆی لە ڕاستیدا یەکخستنی هەموو مەشرەبەکان شتێکە لەگەڵ فیترەتی مرۆڤیشدا دژیەک. خۆی لە ڕاستیدا یەکخستنی هەموو مەشرەبەکان شتێکە لەگەڵ فیترەتی مرۆڤیشدا دژیەک دێتەوە، چونکە مەحاڵە ئەو مرۆڤانەی کە بە شێوەی جیاجیا بەدی هێنراون هەموو وەک یەک بیر بکەنەوە. بە دڵنیاییەوە ئەگەر لەم بوارەدا زۆریش لە مرۆڤ بکرێت، اینجا چەندین ئاڵۆزی جۆراوجۆر دروست دەبێت. دەتوانرێت بگوترێت ئەوانەی دەیانەوێت هەموو مەسەبەکان یەک بخەن نەیانتوانیوە ماهیەتی مرۆڤ بناسن و بەو هۆیەشەوە بوونەتە کەسانێک کە ناتوانن توانستە مرۆییەکان ببینن یاخود چاویان دەنوقێنن لە ئاستیدا. ئەو لێهاتوویانەی کە خوای گەورە لە مرۆڤدا بەدی هێناون، ئەگەر بە گوێرەی داخوازی و پێویستی حکمەتی ئەو چالاک ببن و فەرمانەکانیان بە تەواوی جێبەجێ بکەن، بە دڵنیاییەوە چەند مەزهەبێکی جیاواز دروست دەبێت. بەرمەبنای ئەمە جیاوازی توانستەکان لە فیقهدا وەک چەندین مەزهەبی جۆراوجۆری چەشنی حەنەفی و شافعی و حەمبەلی و ئەوزاعی و سەوری و زوهری و ئیلا ماشاءالله دەردەکەوێت. لەو سیستەمانەشدا کە هەر لە سەردەمی بەختەوەریەوە هەتا ئەمڕۆ دامەزراون و ئامانجیان کرانەوە و پێشکەوتنی دڵ و ڕۆحە و مەبەست لێیان خزمەتکردنە بە شەریعەتی پیرۆز و ئاینی ئیسلام کە ئەمانیش گفتاریان ئاراستەی دڵ و هەست و ویژدانی مرۆڤە، لە شێوەی چەند تەریقەتێکی جیاوازدا دەردەکەوێت. هەر یەک لە سۆفیانی سەوری کە یەکەمین سۆفیەکان شوێن پێیان هەڵگرتووە و ئیبراهیمی کوڕی ئەدهەم و بایەزیدی بەستامی کە زۆربەی سۆفیەکان پاڵیان داوەتە پاڵی و دواتریش جونەیدی بەغدادی و غەوسی ئەعزەم عەبدولقادر گەیلانی کە بەو ڕەچەیەی شکاندی بووە مرۆڤێکی زۆر مەزن و بووە خۆشەویستی هەموو ئەهلی حەق و شاهی شاهان حەزرەتی شاهی نەقشبەندی. بەڵێ هەر یەکێک لەمانە نوێنەرایەتی مەشرەبی جیاواز و میزاجی جۆراوجۆریان کردووە و
هەمیشە هەوڵیان داوە بە ڕەنگ و بۆی جیاواز حەقیقەتی حەزرەتی محەممەد صلى الله عليه وسلم بەرجەستە بکەن. ئەگەر بەراوردێک بکرێت لە نێوان تەریقەتەکەی محیەدینی عەرەبی و تەریقەتی ئیمامی ڕەببانی، دەبینرێت کە دوو ڕێگای زۆر لە یەکتر دوورن. ئیمامی ڕەببانی وەلیەکی گەورە و نمایەندەی فەرمانبەری هاوڵە بەڕێزەکان و قوتبی مەزهەبی فەرقە، هەموو لەسەر ئەوە کۆکن کە ئەو زاتە زۆر باش لە حەقیقەتی ئەحمەدی صلى الله عليه وسلم تێگەیشتووە و زاهیر و باتینی ئەحمەدی صلى الله عليه وسلم پێکەوە ڕێخستووە و بووەتە یەکێک لەوانەی کە بە ناوازەترین شێوە ئاوێتەیی ناوە و دەرەوەی ئەویان باس کردووە پێدەچێت بوو بێتە یەکەمین و پێشەنجیشیان. ئەمڕۆ ئێمەمانان لە دڵماندا هەست بەو ڕووناچێ دەکەین کە ئەو پێش 400 ساڵ بڵاوی کردەوە. ئەم مرۆڤە قامەت باڵایە لە هەندێک شوێندا لە بەرامبەر محیەدینی عەرەبیەوە دەڵێت فتوحاتی مەکینە بەڵکو فتوحاتی مەدەنی، و بەوەش ڕێگای پێغەمبەری و فەرمانبەری هاوڵە بەڕێزەکان دەخاتە بەرچاوان کە ئەو ڕێگایە ڕێگای ئەهلی سوننە و جەماعەتە و ئەو جەماعەتەش نوێنەرایەتی حەقیقەتی ئەحمەدین صلى الله عليه وسلم. ئەم بابەتە خۆی لە خۆیدا بابەتی مەشرەبە. ئیبن عەرەبی باوەڕی بە یەکێتی بوون وەحدەت الوجود هەیە، بەڵام ئەمە بەو مانایە نا کە دەگوترێت جگە لە ئەڵڵا هیچ بوونەوەرێک لە خوای گەورەدا نییە، بەڵکو وەحدەتی وجودێک بە مانای جگە لە ئەڵڵا بوونەوەرانی دیکە لە خوای گەورەدا بوونیان نییە. ئەمەش وەحدەتی وجودێکە کە وەحدەت الشهود لە خۆ دەگرێت. ئەم گەشتە زەینیەم بەو ڕێگا پێچاوپێچ و تێکەڵ و پێکەڵەدا بۆیە پێکردن تا تێتان بگەێنم کە مەشرەبەکان نەیانتوانیوە یەک بگرن. اینجا با بینە سەر ئەو بابەتەی کە بناغەی پرسیارەکەیە. هەتا دنیا بێت مەشرەب و مەزهەبەکان جیاوازی و ناکۆچیان دەبێت و کەسیش ناتوانێت بەر لەمە بگرێت. بەڵام ئەوەشەیە کە سەرباری جیاوازی شێواز و هۆکارەکان هەمیشە دەکرێت یەکێتیەک لە مەبەستدا دروست بکرێت ئەگەرچی شێواز و زمانەکان جۆراوجۆریش بن. ئەو حەقیقەتەی کە بەو زمانە جیاوازانە باز دەکرێت هەر یەکە و هەر یەکیش دەبێت. هەروەک شاعیرە عەرەبەکە دەڵێت دەربڕینەکانی ئێمە جیاواز و پەرشن، بەڵام جەماڵی تۆ هەر یەکە و هەموو دەربڕینەکانمان ئاماژە بۆ ئەو جوانیەی تۆ دەکا. وتەکان جۆراوجۆرن، دەربڕینەکان جیاوازن، مەقام و ئەداکان لە یەک جودان، بەڵام ئەوەی هەمویان باسی دێوە دەکەن ئەو تاقە جوانیەیە. بەڵێ ئەگەر ڕەزای خوای گەورە لە ڕۆحەکاندا هەبێت و خۆشەویستی شەریعەتی ئەحمەدی صلى الله عليه وسلم لە دڵەکاندا چەسپا بێت و ڕۆح ببێتە پەروانە بە دەوری ئەمەدا، ئەگەر چی جارجار ناکۆچی و بەریەکەوتنیش دروست ببێت، هەمیشە دەرگای لێکتێگەیشتن و ڕێککەوتن بەکراوەیی دەمێنێتەوە. ئەمڕۆ ئەگەر شتانێک هەبن کە بە بڕوای من هەن پێویست بن بۆ ئەوەی یەکگرتن و ڕێککەوتنێک لە بابەتی تێگەیشتنی ئیسلامیدا دروست ببێت، پێویستە ئێمە لەسەر ئەو شتانە بوەستین. یەکگرتن و ڕێککەوتن و تێپەڕاندنی بابەتی مەشرەب یان لە چوارچێوەی هەزدا دەبێت یاخود لە چوارچێوەی فیکر و لۆژیکدا دەبێت. هەتا ئەستێک یەکگرتن و ڕێککەوتنی سۆزداری شتێکی کافی دەبێت بۆ کۆبوونەوەی گروپە جیاوازەکان و ئەگەر لە ڕواڵەتیشدا بێت یەکێتیەک دروست دەکات. بەڵام لەبەر ئەوەی مرۆڤەکان لە حاڵێکی دیاریکراودا نامێننەوە و لەسەر ئاستی ڕۆح و فکر بەردەوام لە پێشکەوتن و کرانەوەدان، ئەو یەکێتیە سۆزداریە کە شتێکی زۆر لاوازی چەشنی ڕیشاڵە لۆکەیە و ئەو پەیوەندیەش کە یەکێتیەکە دروست دەکات هەندێک جار کافی نابێت. لەبەر ئەوە ئەگەر مرۆڤەکان هەتا ئەو شوێنەی کە دەگونجێت بە پەیوەندیەکی سۆزداریش پێکەوە ببەسترێنەوە، لەو شوێنەوە کە ئیدی پەیوەندی سۆزداری کافی نییە، پێویستە لە دەوری مێزێکدا بنیشن و یەکێتیەکی فیکری و لۆجیکی زامن بکەن. بەڵێ لە پێناو ئەوەی حەق لە ژێرچنگی باتڵ دەربهێنرێت و لا زەبوونی بەردەستی زۆرداران ڕزگار بکرێت و ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم ببێتە نمونەیەکی جوانی هێمنی و ئارامی بۆ هەموو مرۆڤایەتی و قورئانی پیرۆز بکرێتە پەیامێک کە لە ئاسۆیەکی ڕێزداردا قبول بکرێت کە ئەمە مافی قورئان خۆیەتی. مسلمانان ناچارن لەسەر ئاستی فیکر و لۆجیک ڕێک بکەون. با بە نمونەیەک بابەتەکە ڕوون بکەینەوە.
لە نێوان خەڵکی وڵاتانی خۆماندا هەتا 20 تا 30 ساڵێک لەمەوبەر ڕێککەوتن و یەکگرتوویەکی سۆزداری عاتفی هەبوو. ئەو ڕێککەوتن و یەکگرتوویە لەبەر ئەوە بوو کە چەند ڕەوتێکی کۆمۆنیست و بێباوەڕ وەک جێگرەوەی مسلمانان هاتبوونە مەیدان. واتە لەلایەک کۆمەڵێک هەبوون حاشا نکۆڵیان لەبوونی خوا و پێغەمبەریەتی پێغەمبەر دەکرد و قورئانی پیرۆزیان بە تەواوی ڕەت دەکردەوە. لە بەرامبەر ئەمانیشەوە هەرچی دژە کۆمۆنیست هەبوو وەک بڵێیت کۆمەڵێکیان هەبوو بە وێنەی ڕێککەوتنی وڵاتانی ئازاد لە دژی کۆمۆنیزم لە سەردەمی خۆیدا و ڕێککەوت بوون. واتە لە گۆڕەپانی ئەو ڕۆژەی وڵاتی خۆماندا هەموو ئەوانەی کە هەڵگری فکری نەتەوە پەرستی بوون و ئەوانەی شوێنکەوتەی فەلسەفەی دووبارە لەدایک بوونەوە و زیندووبوونەوە بوون و ئەوانەی کە تەبەنی بڵاوکردنەوەی بنچینەکانی ئیمانیان کردبوو ئەو بازنە سیاسیانەشی کە هەوڵی ئەوەیان دەدا لە ڕێگەی سیاسەتکردنەوە خزمەتێک بکەن هەموو پێکەوە یەکێتیەکیان لە دژی کۆمۆنیزم دروست کردبوو پێکەوە ڕێککەوتبوون. زۆرێک لەوانەی بەشدار بوون لەم ڕێککەوتنە سۆزداریەدا دەیان گوت هەرچیەک بووە ئێمە لەم کاتەدا کە بێباوەڕان ئاوەها کۆبوونەتەوە لە دژمان نابێت درست بخەینە یەکێتیەکەمانەوە. جا هەروەک دەبینین ڕێککەوتنەکەی ئەو کاتە بە تەواوی لەسەر هەستی سۆزداری بنیادنراوە. ڕۆژێکیش هات کە ئیدی ئەو برایەتی تا ئەو کاتە هەبوو کافی نەبوو بۆیان. مسلمانان لەسەر ئاستی قەلبی و فکری پێشکەوتن و بیریان کردەوە لێکۆڵینەوەیان کرد و شتانێکی زیاتریان خوێندەوە و پێشکەوتن. ئاشنای ئەو شت و فکرانە بوون کە دژی ئیسلام بوون و بە چاوی خۆیان بینیە یاخود پێشبینی بەشێکی زۆری ئەو شتانەیان کرد کە دژی ئیسلام بوون. هەتا ئەو ڕۆژە هەستێکی هاوبەشی بەرگریکردن و تێبینیەکی هاوبەش و کۆششێکی هاوبەش پێکەوە کۆی کردبوونەوە و ماوەیەکی زۆریش ئەو کۆبوونەوەیەیان بەردەوام بوو پێکەوە هەڵدەستان و دادەنیشتن و سێبەری یەک بنمیچ کۆی دەکردنەوە. ئەمانیش هەروەک چۆن ئەو کۆمەڵانەی کە باوەڕیان بەخوای گەورە و بە پێغەمبەرێتی حەزرەتی موحەممەد صلی الله عليه وسلم نەبوو چووبوونە پاڵ یەکتر. ئاوەها بە هەستێکی هاوبەشەوە پاڵیاندا بۆ پاڵ یەکتر. چێ دەزانێت لەوانەیە ئەو کاتە توانای ئەوەیان تێدا دروست بوو بێت کە ڕەش و سپی و چاک و چەوت بە جوانی ببین و لە گشت تێک تێبگەن. بەڵێ ئالەو کاتەدا بوو بینیان خۆیان بە هەموو دڵ و بیرکردنەوەیەکیانەوە بەرەو شارستانیەتی مەدینە هەنگاو دەنێن و لە گشت ئاستێکدا دەیانەوێت دەسەڵات بدەنە دەست ئەو ڕاستیە ئیلاهیانەی کە پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم هێنابوونی. بەڵام خەڵکانێکی دیکە شەیدای شتانێکی دیکە بوون و بیرکردنەوەیان چەندین فەرسەخ لە بیرکردنەوەی ئەمانەوە دوور بوو. ئالێرەدا ئیدی هەموو ئەو پەیوەندی عاتفیانەی پێکەوە بەستبوونیەوە پچڕان و دەرکەوت کە هەست و شعورەکان تەواو جیاواز و جۆرا و جۆرن. ئالەم سەردەمەوە بوو کە ئیدی پەیوەندیە سۆزداریەکان بەشی هەموو شتێکی نەدەکرد. لەو ڕۆژەوە ئیتر پێویست بە چەند بناغە و کۆڵەکە و چەند داینەمۆیەک هەبوو کە لەسەر ئاستی فکر و لۆجیک ئەو کەسانە پێکەوە کۆبکاتەوە کە لە یەکتر ترازا بوون و یەکیان بە ئاراستەی چین و ئەوی تر بۆ ماچین دەڕۆیشت. ئێمە ئەگەر چی خاوەنی ئەو بیر و باوەڕ و تێڕوانی نەین کە گشت کەسێک ئەو شتانە دەکات کە دەکەوێتە سەرشانی و هەر کەس و لایەنێک خەریکی ئامادەکردنی شتێکە بۆ هەرێمی داهاتوو لە هەموو جیهانی ئیسلامدا تابلۆکانی زیندوو بوونەوە و دووبارە سەر هەڵدانەوە دەبینین. بەڵام ئەوەشمان بەلاوە گرینگە کە چەند شتێکی بنچینەیی بیری هەمووان بخەینەوە کە ڕەچاوکردنیان بە پێویست دەزانین و پێویستە پشتگوێ نەخرێن. یەکەم، مەرجەگەشت کەسێک واز لەوە بهێنێ کە ئەوانی دیکە بکاتە شوێنکەوتەی مەشرەبەکەی خۆی و پێویستە چەپڵە ڕێزانی هەموو جۆرە خزمەتێک بکرێت کە لە ڕێی خوای گەورەدا دەکرێت. هەروەک چۆن ئەوانەی خەریکی چەند پیشەیەکی جیاوازن، بۆ نمونە سەنعەتکار و هونەرمەندان یەکتریان قبوڵە و ئاڵوگۆڕ لە نێوان بەرهەمی ڕەنج و ماندووبوونەکانیاندا دەکەن و بە ئاراستەی مەبەستە گشتیەکەیان یارمەتی یەکتر دەدەن. ئاوەها دەبێت بۆ ڕێگەیەکی هاوبەشی لێکتێگەیشتن بگەڕین لە نێوان ئەندامانی مەزهەب و مەشرەبە جیاوازەکان و بە کاریگەری نەرمونیانی مەبەست و بەرهەمەکان ڕقی و ئاڵۆزی هۆکار و ئامرازەکان بشێنرێت و بڕەوێنرێتەوە. تا کەشتیش کە بۆ ئەمە پێویست بێت بریتیە لەوەی دەستخۆشی لە هەموو ئەوانە بکرێ کە لە بازنەکەی خۆتدان و بشگوترێت
هەموو ئەوانەی ناوی خوایەکەی من دەبەن و تەقدیری پێغەمبەرەکەی من صلی الله عليه وسلم دەکەن و یادی بەرز ڕادەگرن برای منن. ئەمەواتە ئەوانی دی قبول بکرێن و ئەگەر بە شێوەیەکی ڕووکەشیش بێت یەکێتی و ڕێککەوتنێک لە بەرامبەر ئەو جێژاوانەدا دروست بکرێت کە مولحیدەکان دروستیان کردووە تاوەکو مرۆڤەکان لەلایەن سەرمایەداری و کۆمۆنیزمەوە قوت نەدرێن. خەڵکی بەریتانیا لە پێناو داهاتوو قەدەری خۆیاندا لە ژێر ناونیشانی ئەنگلۆساکسۆن و گالیدا یەکێتیەکیان دروست کردووە. ئەو دوو نەژادە هێندە ڕقیان لە یەکتر دەبێتەوە، هێندە بێزیان لە یەکتر دەبێتەوە. ئەگەر بە ئەنگلۆساکسۆنێک بڵیت گالی زلەیەک دەسرێوێنێتە دەمت و پێچەوانەکەشی هەروایە. لەگەڵ ئەوەشدا هەتا ئەمڕۆ کە بە ئاشکرا هەست بە بچووکترین ناکۆچی و بربەرەکانەی نێوانیان نەکراوە، چونکە ئەمانە بە دەوری مێزێکدا دانیشتون و خاڵە جیاوازەکانی نێوان خۆیانیان دیاری کردووە و خاڵە هاوبەشەکانیان کە کەمینەن لە نێوان خۆیاندا دەستنیشان کردووە و لە پێناو قەدەر و داهاتووی بەریتانیادا هەندێک فیداکاریان لە بەرچاو گرتووە و خاڵی ڕێککەوتنی نێوانیان دۆزیوەتەوە و لەسەری ڕێککەوتون. ئەمە لە ڕووی بابەتەکەی خۆمانەوە واتە ئێمە سەر بە هەر مەشرەبێک بین، مادام خۆمان یەکە و کتێبمان یەکە و پێغەمبەرمان یەکە و قیبلەمان یەکە و ڕێگا و ڕێبازمان یەکە، دەبێت بەم تێگەیشتنەوە یەکێتیەکەمان لە یەکێتیەکی سۆزداریەوە بگۆڕین و زیاتر لەسەر ئەو یەکانە بوەستین، چونکە هەموو ئەو یەکانە داخوازی یەکێتین و ویژدانمان بەرەو ڕۆحی یەکێتی بانگ دەکەن. بانگەشەکردنی پێچەوانەی ئەم شتە لە بڵمە و بۆڵەی بیان و هێنانەوەی نەفەس زیاتر نییە. ئەگەر ئێمەمانان کە لە ئێستادا خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی گەنجینەیەکی بەهادار بگەێنینە خاڵێکی دیاریکرا و ئەگەر هەر دەبێت دوێلۆیەک ئەنجام بدەین، ئەوە با ئەمانەتەکە بگەێنینە دەستخاوەنەکەی ئەوسا ئەو ڕوبەڕووبوونەوە نەفرەتیە دەکەین. بەڵام هەرچێکمان کردووە با لە پێشدا بیر لە ئەمڕۆ سبەینەی ئومەتی ئیسلام بکەینەوە، با ڕێگە نەدەین ئەم ئومەتە پێشکەشی بێدینان و بێبڕوایان بکرێت و ڕێ بۆ شتێکی وەها خۆش نەکەین. دووەم، نابێت هیچ کەسێک زۆر لەوانی دیکە بکات بۆ ئەوەی داخلی ڕێگا و سیستەمەکەی ئەم ببن. باگشت کەسێک بەو شێوازەی کە خۆی دەیزانێت خەریکی خزمەتکردن بێت. دەبێت ئەوەمان بیر نەچێت کە شتێکی قورسە و زۆر جاریش مەحاڵە بۆ هەندێک کەس واز لەو بیر و باوەڕانە بهێنن کە هەیەنە. بەکارهێنانی زەبر و زۆریش لەم بابەتەدا هەروەک ڕێگا چارە نییە، دەگونجێت ببێتە هۆی دروستبوونی برین و جیابوونەوەیەکی وەهاش کە چیری ساڕێژ نەبێت و نێتەوە یەک. بەخشین و یەکدی قبولکردن لە ئامۆژگاریەکانی قورئانن. ئەوانەی بە سنگێکی فراوانەوە ڕێگە دەبڕن و ئەوانەی بەرامبەرەکانیان قبوڵە لە ئێستاوە پرسێکی گرنگی داهاتویان لە خۆیاندا چارەسەر کردووە. لایەنێکی دیکەش کە پێویستە لەسەری بوەستین ئەمەی لای خوارەوەیە. لەبەر ئەوەی مەشرەب و مەزاجەکان یەکنین، گشت کەسێک کە بە شێوازی مەشرەبەکەی خۆی خزمەت بە قورئان و بە ئیمان دەکات لەم ڕێگەیەوە شتانێکی زۆر گرنگ ئەنجام دەدەن. هەندێک لە نووسەرە گەورەکانمان سەرقاڵی چارەسەرکردنی ئەو پرس و کێشانن کە پەیوەندیان بە ژیانی کۆمەڵایەتیمانەوە هەیە، کە لە ڕاستیدا ئیسلام پێویستی بە چارەسەرکردنی ئەو کێشانەش هەیە. بەرمەبنای ئەمە با لێگەڕین هەندێک پرس و کێشە کۆمەڵایەتیەکان چارەسەر بکەن و ئێمەش سەرقاڵی ئەو شتانە بین کە پێمان دەکرێن. هەروەک سەردەمی عەباسیەکان با ئێمەش ئەو شتانە بکەین کە ئەوان خۆیان پێوە گرتبوو. با بە پێوەرەکانی ئەهلی سوننە شتەکان هەڵسەنجێنین و ئەو شتانەی پێویستە بیان هێڵینەوە لای خۆمان بیان پارێزین و ئەوانەش کە پێویست نین وازیان لێ بهێنین و هەوڵ بدەین لە ڕێی پێکهێنانی نوێوە ببینە دامەزرێنەران و ئامادەکارانی دنیایەکی نوێ. لەم ڕێیەدا پێدەچێت هەندێک گروپ هەبن کە بە پێوەرەکانی ئەهلی سوننە شتانێکی وەهایان تێدا بێت کە جێی ڕەخ نەبن. بەڵام با ئەوەمان بیر نەچێت کە ئەم پێوەر و لێکۆڵینەوەیە نەک ئەوان، بەڵکو ڕۆژ ئاوا شتانێکی ئەرێنیان هەیە کە بۆ خۆماڵیکردن و وەرگرتن دەشێت. پاش لێکدانەوە و حساب بۆکردنی عیزەت و کەسایەتی خۆمان و دوژمنایەتی و چینەی ئەوانیش دەشێت چ زیانێک لەوەدا بێت کە ئەو شتانەیان لێوەربگرین. لە ڕاستیدا هەموو مەزهەبێکی باتڵیش خاوەنی حەقیقەتێکە و
بوون و ژیانی ئەو مەسەبەش قەرداری ئەو حەقیقەتەیە. جا ئەو حەقیقەتانە دەکرێت وەربگیرێن، تەنانەت دەبێت وەربگیرێن. بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە با نمونەیەکتان عەرز بکەم. لە نێو مسڵماناندا جگە لە ئەهلی سوننە و جەماعەت دوو مەذهەب و نوێنەرانی دوو جەمسەر هەن کە هەر لە کۆنەوە هەتا ئێستا هەبوون و دژی یەکتریش بوون، معتەزیلە و جەبریان. مەذهەبی معتەزیلە بە گوێرەی ئەو دەستورە کار دەکات کە دەڵێت هەموو عەبدێک خۆی خاڵقی کردارەکانی خۆیەتی. مەذهەبی جەبریەش بیر و بۆچوونیان وەهایە کە خوای گەورە خاڵقی هەموو شتێکە و عەبد وەک ڕۆبۆت وەهایە. ئەم دوو مەسەبە لە بابەتی ئیرادەی مرۆڤ و بەدیهێنانیاندا لە دوو جەمسەری دژ بە یەکدان. معتەزیلە دەڵێت مرۆڤ خۆی کردەوەکانی خۆی بەدی دەهێنێت، خوای گەورە بەشداری ناکات. زۆرینەی عەقڵگەراکانی ئەمڕۆژ هەروەک معتەزیلە بیر دەکەنەوە. جەبریەش بە پێچەوانەی ئەمەوە هیچ پشک و هیچ ئیرادەیەک ناداتە مرۆڤ. ئەوەی ئەمان دەیڵێن وەک ئەوە وەهایە مرۆڤ هاوڕێ لەگەڵ لێپرسراویەتی و نەبوونی ئیرادەدا دەست و پێی بەسترابێت و لە پشتەوەڕا یەکێکی تێ هەڵدرابێت بۆ ناو ئاوێک و پێی گوترابێت وریا بەتەڕ نەبیت. ئەهلی سوننە حەقیقەتی هەردوو ئەم مەسەبانەی وەرگرتووە و تێکەڵی یەکدی کردوون و یەک ڕستەی لێپێکێناوە. ئەهلی سوننە بە معتەزیلەی گوتووە بەڵێ مرۆڤ ئیرادەی هەیە و زۆرێک لە ئاەتەکانی قورئانیش بەڵگەن لەسەر ئەمە. مرۆڤ دەبێت ئیرادەی هەبێت بۆ ئەوەی بەویستی خۆی کردەوەی چاک بکات و بچێتە بەهەشتەوە. مرۆڤ دەبێت ئیرادەی هەبێت چونکە قورئانی پیرۆز پێی دەفەرمێت وأن ليس للإنسان ما سعى. بەڵام هەروەک لە ئاەتێکی دیکەشدا هاتووە بەویستی خۆشتان نییە مەگەر خوای پەروەردەی گشت جیهانێ خۆی حەز بکات. هەرگیز نابێت ئەوە لە یاد بکرێت کە ویستی خوای گەورە بەشە سەرەکیەکەیە. بەڵێ بازنەی کاری ئەو شتەی پێی دەڵێن ئیرادە هێندە بچووکە کە هەروەک بڵێیت بوون و نەبوونی یەکسانە، بەڵام ئەو ویستەی مرۆڤ دەبێتە مەرجێکی سەرەتایی و دەبێتە بناغە و بنچینەی شتانی وەک چاکە و تاوان و سزادان و پاداشدانەوە. من بە هەموو قسەکانم مەبەستم بوو ئەم شتەتان تێبگەێنم. لە سیستەمێکی سەرمایەداری و لە سیستەمێکی کۆمۆنیستیشدا بەشێک لە حەقیقەت هەیە، بەڵام کۆمۆنیزم ئەو بەشە حەقیقەتە بەکاردەهێنێت بۆ شتی دیکە. بابەتی نیشتیمان پەروەری و بابەتی هەژاری خەڵک بەکاردەهێنێت و دووڕوویی دەکات. دوجار ئەمانە خەڵک و کۆمەڵ دەدەنە بەر و دەیان بن. بەڵام ئیسلام هەموو پرس و بابەت و دەستورێکی حەق و حەقیقەت و ڕاستڕەوی و دادپەروەریە. ئیسلام لە هەموو ڕوویەکەوە کۆکراوەی دەستورە یەکخەرەکانە. هەر یەکێک لە مەشرەبەکانیش بەشێک لە حەقیقەتیان تێدایە. با چاومان لە ئازد ئەو شتانەدا کە خوای گەورە لە میزاج و مەشرەب و ڕەنگە جیاوازەکاندا دروستی کردووە نەنوقێنین و ڕوبەڕووی حەقیقەتی فیترەت نەبینەوە و ئاوی پاچی کانیاوە جیاوازەکان لێڵ نەکەین و بە شوێن یەکگرتنی خەیاڵی مەشرەبەکاندا نەگەڕین. باگشت کەسێک لە مەیدانەکەی خۆیدا خەریکی بڵاوکردنەوەی نورەکانی قورئان و ئیمان بێت و خۆی بە خەڵکی دیکەوە سەرقاڵ نەکات. ئەگەر ناتوانن یەک بگرن دژایەتی یەکتریش مەکەن. باگشت موسڵمانێک فێری دەستخۆشیکردن لەوانی دیکە بێت، با هەر کەس ناوی ئەڵڵای برد ئەم لە پێشەوە بێت. ئەگەر بەم شێوەیە بڕوات ئینشاءالله پاشماوەیەکی کورت یەکێتی و ڕێککەوتنیش دادەمەزرێت.